پزیشکێکی پسپۆڕی تەندروستی بە ساڵات چوارم لەگەڵایە کە دکتۆر ئاماج حەسەنە باسی ئەوەی لەگەڵەکەم کە سیستمی تەندروستی تا چەندێک ئەبێتە هۆی تەمەندرێژی و لە ساخی و سەلامەتی ئەگەر سیستمێکی تەندروستی جێگیر و ڕێک و پێکە بێ. دکتۆر بەخێر بێت و سەرەتاش حەزەکەم خۆت بناسێنی بە بینەران. زۆر سپاسی بەڕێزت دەکەم دکتۆرات. من ناوم ئاماج حەسەن ئەحمەد، ساڵی 2002 لە سلێمانی لە کۆژێکی پزیشکی تەخەڕوجم کردووە. من لە کوردستانە ئیشم نەکردو، هەر هەمان ساڵ چوومەتە بەریتانیا، 20 ساڵە لە بەریتانیا دادەنیشم. هەموو مەشقێکی پزیشکیم لە سیستمی NHS کردووە، سیستمی تەندروستی بەریتانی. زۆر باشە دکتۆر، بە باسی ئەوە بکەین بەشێک لەو کوردە بەڕێزانی کە دانیشتووی ئەوێن بە تایبەت بەریتانیا هەندێک جار کە دێنەوە باسی ئەوەکەن یاخود لەومەی سیستمەکەکەن کە بە زووی نان بەدەنگیانەوە بە زووی ئەوەی کە پێویستیانە بۆیان ناکەن، ئەو دەرمانەی ئایانەوە بۆیان نانووسرێ، ئەو نیشانانەی کە هەیەە بە هەند وەرناگیرێ. بە فعلی بابەتەکە بەم جۆرەیە یاخود هەڵە تێگەیشتن و پەلەکردنی ئێمەیە؟ بەڵێ، من 20 ساڵە پەروەردە کراوم لە سیستمی NHS لەبەر ئەوە شارەزاییم هەیە لە ئاگام لێ چی دەگوزارێ لە NHS. سیستمی تەندروستی بەریتانی یەکێکە لە باشترین سیستمە تەندروستیەکانی جیهان بەراورد بە ئەمریکا و کەنەدا و ئوسترالیاش. ئەم سیستمە بەریتانیا 80,000 میلیۆن مواتنمان هەیە بە نسبی، تقریبا 2 میلیۆن هاوڵاتی لە سیستمی تەندروستیە مۆزەفە و ئیش دەکەن. 140,000 دکتۆرمان هەیە. بودجەی NHS 120 میلیار پاوەنە. NHS سیستمێکە زۆر ئیفێکتیڤە و فعال و کاریگەرە. لەو ئیڤیدەنسانەی کەوا ئەمە دەسەلمێنێ ئێستا هاوڵاتی بەریتانی لە ئێستادا لە 4 کەس یەک کەس 100 ساڵ دەژی و چاوەڕوان دەکرێت لە 2030 بۆ 2050 لە دوو هاوڵاتی بەریتانی واتە لە 150 بەریتانیەکان 100 ساڵ بژین. ئەمەش دلیلێکە کەوا سیستمی تەندروستی بەریتانی سەرکەوتووە. ئەو شتانە چیە و سیستمە ئەمریکاکەوە هاوڵاتی تەمەنێکی باشە بڕێ و هەروەها نەخۆشی مزمینەکانی بەباشی کۆنتترۆلە کرێت و کەمترین ئازار و ناڕەحەتیە بێ. لەو شتانە کە هەمانە بۆ نمونە ڤاکسینەیشن پرۆگرامی پێکوتە هەر لە مناڵیەوە مناڵەکان هەموو ڤاکسینێک وەرەگرن، ئەمەش دەبێتە هۆی تەمەندرێژی و کەمبوونەوەی نەخۆشیە خراپەکان. سیستمی کەمان هەیە پێوترێ سکرینین پرۆگرام، واتە گەڕان و پشکنین بۆ کەشفکردنی سەرەتانات لە ستەیجێکی مەقبولە. بۆ نمونە ئافرەتان لە 7 ساڵی و بۆ 40 ساڵی نامان بۆ چێ دکتۆری خوان فەحسییان بۆکە بۆ بەعزەکان سەرێ یا بەپێی تەمەنەکەت. ئەمە وای کردووە کە زۆربەی سەرەتانەکان ئێستا لە بەریتانیا لە مەرحەلەیەکی ئەوەڵیە کەشفکرێن و عیلاجکرێن. بۆیە زۆربەی ئەو نەخۆشانەی لە بەریتانیا سەرەتانیان هەیە ئێستاکە بە سەرەتان نامرن، هەم لەبەرەوەی زوو تەشخیسیانەکەین بەهۆی پرۆگرامی سکرینین و هەم لەبەر ئەوەی عیلاجەکانیشمان مەفعولی هەیە و چاک دەبنەوە یاخود کۆنتترۆلێک لە سەرەتانەکانیان. هەروەها شتێکی کە ئەوەیە لە سیستمی بەریتانیا وعی سەحی بەهێزە. هاوڵاتی بەریتانی کاتێ جەڵدەی دەماخی تووشە بێ یا جەڵدەی دڵی تووشە بێ ئەزانێ ڕووبکاتەچوە. بۆ من ڕقەمێکمانەیە 111 24 ساعت دەتوانانی پەیوەندی پێ بکەی. ئەگەر نەشزانی ئەڵێ ئەو نیشانەم هەیە، ئەڵێ ئەوە گومانیەوە لێکرێ ئەمبوڵانست بۆ نێرەیە ئەو نێرێتە شوێنێک کەوا باشترین عیلاج وەرگرن. نقطەیەکی کەکەوە وای کرد NHS سەرکەوتوو بێ شتێکمانێ پێوترێ پرایمەری کێر ئەند سەکەندەری کێر. پرایمەری کێر چییە؟ هەموو منطقەیەک مرکز صحیەکی هەیە، مرکز صحی کامل مواسەفات، کۆمەڵە کارمەندی پزیشکی و کۆمەڵە دکتۆری پیانەوترێت جەنەرال پراکتیشنە فامیلی دکتەر واتە پزیشکی خێزان. هەموو هاوڵاتێکی بەریتانی ئەبێ تۆمار کرابێ لە لای مرکز صحیە. ماگانە و ساڵانە چی مشکلەیەکت هەبێ یەکەم پەیوەندیە بێ پەیوەندی بە دکتۆری پزیشکی خۆتۆ بکەی. ئەو ئیشەکانت هەمووی بەرتۆمار ڕائەگرێ لە کۆمپیوتەرە و پێتەڵە پێویستەوەی بچی بۆ لای پزیشکی اخصاییانە. ئەمە سوودی چییە؟ سوودەکەی چی؟ شتێکەکە پێوترێ کۆنتینیویتی ئۆف کێر، واتە معلومات و زانیاری پزیشکی بڵاو نابێتەوە لە خەزیێنەی GP هەمووی کۆ بێتەوە. من نەخۆشکەیە بۆ خەستەخانە ڕیکۆردی GP-یەکەمەوە سێک ئەبینم 30 ساڵ 40 ساڵەمەوە پێش چ دەرمانێکی خواردو چ نەخۆشیێکی توش بووە.
ئەمە زۆر سەلامەتە بۆ نەخۆش لە بریەوەی ببینی نەخۆش لەم عیادە بۆ عیادە لەم دکتۆر لەو دکتۆر هەمووش زانیاری و هەموو ئیشەکانی نەخۆشێک لە لای یەک پزیشک لە یەک مەرکەز پێوترێ دکتۆری خێزان کۆ دەبێتەوە. بینەوە سەر ئەوەی بۆچی هاوڵاتی خۆمان لە بەریتانیا بۆ نمونە گلەی لە NHSەکە شتێکی پێوترێت کەڵچەر واتە ئەوەی ئێمە کەڵچەری کوردیمانەیە لە عێراقا زۆربەی هاوڵاتیانەی ئێمە کێنە ئەوروپا ئەو کەڵچەریان لەگەڵا ئەمێنێ کە لەم وڵاتانەیە شەرقیانی خۆمان کە وەریان گرتووە و زۆر کەس یعنی هەر ئەو کەڵچەری خۆی گرێتەوە بۆ نمونە ئەوان فێر بوون لە وڵاتی ئێمە کە بچی بۆ لای دکتۆر دەرمانە باتێ ئەوە شتێکی ڕاستە و دەرمانە نایەتی یعنی هیچی بۆ نەکردی بەدام لە کاتێکە لە بەریتانیا ئێمە دەرمان هەتا زۆر زەڕوور نەبێ نایین بە نەخۆش چونکە ئێستا لە بەشی من بەشی old population خەڵکی پیر لە سەتا دەی نەخۆشکەیە بۆ تەواری سەبەبیەوەیە دەرمانی خواردو و مەفعولی سایت ئیفێکتی زیانی نەخۆش دەرمانەکەیە لەبەرەوە دەرمانێ زۆر دڵنیانە بین نەخۆش پێویستێتی نایینێ گلەیەکی نەخۆشە کوردەکانەوە ئەڵم بۆ دەرمانمان نایێتێ ئەمە کۆنسپتێکی هەڵەیە کە لە وڵاتانی ئێمەوە لە مناڵی و فێری بوون کە دەرمان بەکاربێنین نقطەیەکی کە من مناڵەکەم چەندان تووشی نەخۆشیە بێت جیپیەکڵێمە ڤایرۆسە ئاو زۆر بخواتەوە پاراسیتامۆڵ و ئەنتیباتیکی نایێتێ بەڵام لە وڵاتی خۆمان زۆر جار فێربووین یەکسەر ئەنتیباتیک مشکلی ئەنتیباتیک چیە سا لە وڵاتە نەی میدڵ ئیست مشکلێکی زۆر گەورە هەیە کەەوە ئەو ئەنتیباتیکانە مەفعولیان نەماوە لەبەرەوەی زۆر بەکاردەهێنرێن بەکتریاکان ئەیان ناسنەوە و مقاوماتی بۆ دروست دەکەن دکتۆر ئەمە و پرسیارە بکەم لە وڵاتی بەریتانیا کەس هەیە بتوانێت خۆی دەرمانێکی دژە هەوکردنەوەی خۆمان پێڵێن دەرمانی ئیلتیهابات دۆربگرێ نەخێر دەرمانی ئەنتیباوتیک ئەبێ ئیلا پزیشک کە لایسنس ئیجازەی هەبێ بۆ پرسکرایب بکە ئێمە دوونەوە دەرمانمانەیە پێوترێ ئۆڤەر کاونتەر لەگەڵ پرسکریپشن ئەونلی ئۆڤەر کاونتەر ئەوانەی سیفن بەعزە ڤایتامینێ یا شتێک بەڵام ئەنتیبایۆتیک و مەواداتی تر هەمووی ئەبێ دکتۆر ئیجازەی هەبێ و ڕقەمی ئیجازەکەی بنووسێ بۆی هەز ڕۆژێ ئەو نەخۆشە زیانی توش بوو کە حاکم بانی کرد دکتۆرەکە بڵێ من بەپێی ئەو گایدلاینە یاومەتێ بەس لەم زۆربەی وڵاتانی دوو سێ ئەبینی خەڵک کەسانێکی لایسنسیشان نییە دەرمانە دەن یا خۆت نەخۆش ئەتوانێت لە زۆر شوێن بەبێ ڕەجەتە دەرمان بەدەستبێنێت کە ئەمە زۆر خەتەرە دەرمان بەسیترین دەرمان لەوانەیە کاریگەری هەتایی لەسەر ژیانی مرۆڤ بێ سیف زوو حەدەین ئەتوانێت چاکت کاتەوە ئەتوانێت زەرەرە لێبە باشە ئێمە چۆن خەڵکی خۆمان ڕابین بۆی لە سیستمێکی ئاوهایە کویان کەینەوە کە خۆ دەزانین ئەو سیستمی بەڕێستان کاریتیاکەن لەگەڵ سیستمی تەندروستی لە کوردستان جیاوازەکی گەورەی هەیە بەڵام ئێمە چۆن وا لە خەڵکین کە زۆر پەنانە بەنە بەردەرمان زۆر پژنە بەسن بەوە چکە هەندێک جار گلەیەکە لەسەر پزیشکە بەڵام گلەیە گەورەکە بۆ نەبوونی ڕۆشنبیری تەندروستی منەی جارمەوە چکە زۆر جار کە نەخۆشە گێتە لای پزیشک خۆی چوار جۆر دەرمانی ئەنتیبایۆتیکی بەکارهێناوە طبعا ئەمە شتێکی قورسە چونکە ئێمە کەڵچەر وا فێر بووین لە مناڵیەوە بەم شێوەیە بژین لەبەرەوە گۆڕانکاری لە بیرکردنەوە و لە کەڵچەرە کارێکی زەحمەتە ئەبێ هێڵس ئیجوکیشن تعلیماتی صحیح هەر لە مناڵیەوە فێرکردێن کەوا لە ڕەوزە لە مەکتەب لە جامیعە کەوا بۆچی ژیانی تەندروست زەرورە چۆن ژیانی تەندروستمان هەبێ بۆچی ڤاکسین مهمە بۆچی دەرمان وەرگرتن بە بێڕەجەتە خراپە تەوعیەی صحیح هاوڵاتی و هەروەها هێڵ سیستم پێویستی بە گەڤەرنەنس پێویستی بە حکومەت هەیە بە سترۆنگ گەڤەرمنتال سیستم کەوا بەجێتێک و فۆکەسێکی تەواو لەسەر سیستمی تەندروستی دانێ گرنگترین سیستم لە وڵاتە بریتێ لە سیستمی تەندروستی سیستمی ئیجوکیشن خوێندن ئەم دوو سیستمە زۆر گرنگن لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئینڤستمنت بکەین واتە پارە و تاقە سەرفکەین لە بەهێزکردن و باشکردنی سیستمی تەندروستیمان بەریتانیا لە چەند مەرحەلەیەکە NHS تقریبا 70 ساڵە هەیە بە بێ مقابل بۆ هاوڵاتیان بەڵام لە چەند مەرحەلەیەکە چەند حیزبێک ویستویانە بیکەن بە پرایڤەت خصوصی بەڵام ئەو تەجربەیە فەشەلی هێناوە بینیویانە کاتێکە سیستمەکە کرێت بە پرایڤەت نەخۆش تووشی زەرەرە بێ کە لەبەر ئەوەی نەخۆش ناچێت بۆ لای دکتۆر لەبەروی کولفەی تێجێ نەخۆشیەکەی درەنگ تەشخیصە کرێت لەبەرەوە پرایڤەتایزیشن واتە تەسخیص خصوصیکردنی سیستمی سیحە وەکو تەجربە لە بەریتانیا فەشەلی هێناوە لەبەرەوە
قەت هەرگیز و هەرگیز جارێکی کە سیستمی تەندروستی بێ مقابل نابێ بە پرایڤەت بەڵام پرایڤەت سێکتەر هەن خەڵکانێک هەن کە بەکاریەهێنن باشە خۆ لێرش سیستمی تەندروستی تا ڕادێکی زۆر باش بە خۆڕاییە واتە تۆشتە نەخۆشخانە فریاکەوتنەکان چیت بێ بۆ تەکرێ لە ڕاوێژکاریەکان بە پسوڵەیەکی زۆر ڕەمزی پزیشکە بینی دەرمان وەرەگری پشکنینت بۆ کرێ بۆچی ئەو جیاوازە گەورەیە هەیە لە بینی سیستمی ئەمە و سیستمی ئەوانە بۆچی ئیجاڕیتەوە زۆر شتە طبعاً سەیری سیستمی تەندروستی بکە ئێستا گەر وڵاتێکی وەکو کوردستان یا بەریتانیا هەبێ یعنی پەیوەندی بەوە نیە تۆ بێنی بەس پارەی تێکەیت و بەس دەرمانی تێکەی ئەبێ هەلیکۆپتەر ڤیو هەبێ لەسەرەوە سەیریکەی how to manage it چۆن ستراکچەرێک دانەی کەوا فعال بێ بە کەمترین مادە باشترین ئیسفادە بە نەخۆش بگەینی من تەسەوڕەکەم لە وڵاتی ئێمە زۆر پارە بە هەدەر بیرێ بۆ خزمەتگوزاری سەحی کەوا ئەگەر سیستمێکی وەکو بەریتانی و هەبێ تۆ پارێکی کەمتر بەکارێن و نەخۆش گلەیش و گازندەشی کەمترە بێ باش تۆ بە حکمیەوەی زیاد لە 20 ساڵە بەڕێزت لەوێ کارەکەی ئەتوانی بیتەوە لە سیستمی تەندروستی بەم شێوەی ئێستا لە کوردستان کار بکە یاخود بۆ بەڕێزت کارێکی زەحمەتە ئەزانی چۆن شتێکی پێوترێ ئەداپتیشن مرۆڤ ئەو سیفەتەی تیا بچێتە هەر بیئەیەکەوە خۆی ڕانێ منە گەر بێمە ئێرە لەوانەیە پاش فترەی ڕابێم بەڵام کارێکی زۆر سەخت دەبێت چونکە ئێمە پەروەردە کراوین بەو شێوەیە کە نەتوانم دەرمان بێ پرسکرپشن بیرێ بە نەخۆش یا فڵانشت یا فیسانشت زەحمەتە بێ زۆر شت هەیەکەوە من ڕۆژانە لێرە متابعەکەم کەوا لە سیستمی ئەمە مەقبول نییە یاخودچی وەکوی کە نەخۆش بچێ ئەڵێ تام هەیە تێکەڵەیەکم بەریە ئەوە شتێکە خەتەرە دەینجرس زۆر باشە کەواتە قورسە کارکردن لە سیستمێکی وەکو ئێمە ئەگەر تۆ فێر بووبی بە سیستمێکی ئەوروپی من بەریتانیا وڵاتی منە یعنی چه سیستمی منە کوردستانیش وڵاتیە منە و سیستمی منە بەریتانیا لەم 20 ساڵەیە زۆر بەرەو پێشوو بە تایبەتی تەکنەلۆژی هاتووەتە ناو هێڵ سیستمەوە یەکێ لەو شتانەی کە سیستمی ئەمە پێشخستووە تەکنەلۆژی بۆ منە نەخۆشمانەیە لە هەر شارێکی بەریتانیا تووشی جەڵدەی دەماغ بێ ئیسعاف بەماوەی چەند دقەیەکە گاتە لای هەر لە ناو ئیسعافەکە سیتیسکانی بۆ کرێ ئەو پێکچەرانە لەسەر ئایفۆن لە چەند سنتەرێکی بەریتانیا پزیشکی خەفەری ئەخسای سەیریەکە لە یەک کاتە 5-6 ئەخسای پێتەڵێ ئەمە فلان نەخۆشیە ینی چانسیەوەی و نەخۆشی و لێ دەرچێ لە دەست دەچێت کەمە لەبەرەوە هێنان برنگی تەکنۆلۆژی بێنیتە ناو هێڵ سیستمە بۆ نەخۆش زۆر باشە من ئومێدم بە وڵاتی خۆمان هەیە ئێمە هەموو لە دەرە وڵاتی خۆمانمان خۆشە و بە هەموو شێوێ دامی وڵاتی خۆمانەکەین و وڵاتی ئێمەش وەکو وڵاتانی پێشکەوت و مەرحەلە بە مەرحەلە لە پێشکەوتنایە ئەوە کۆنسپتێکی غەڵەتە کە ئێمە بڵێن ئێمە واین و ئێمە هەروە بوون و هەروە ئەبین وانی شتی باش کراوە و بە تایبەتی دکتۆرەکانی ئێرە من دایکی خۆم نەخۆش بە زۆر دڵسۆزن زۆر خەمخۆرن زۆر ماندوون زۆر هیلاکن لە جەوێکی زۆر ناتەندروستە ئیشەکەن من کە کلینیکم هەیە ڕۆژانە لە سعات 1 بۆ 5 نەخۆشم یەکی 1 سعات لەگەڵ یان نابم دکتۆری ئەبینم لێرە 40 بۆ 50 نەخۆش لە خەستەخانەکانە زۆر ماندوون یعنی سیستمەکە کە ستراکچەری نییە کە پرۆگرامی نییە بۆتە هۆی ئەوەی ئێرهاقی و ناڕەحەتی نەک بۆ نەخۆش دروستکرد بۆ پزیشک و بۆ کارمەندیش لەبەرەوە بوونی سیستم بوونی پرۆگرام بوونی پلانین سەیفتیە بۆ هەموو لایەک نەک بڵێ نەخۆش قازانجەکە دکتۆر زەرەکە نا ئێمە سیستم و سەیفتیمانە بێ هەموو قازانجەکەین هەموو ژیانمان خۆشە بێ لەبەرەوە من ئومێد دەکەم سیستمی کوردستان هەر بەرەو پێش بچێ بە تایبەتی دکتۆرێکی زۆر گەنج هەیە لە یاخود مەمەڕیزات زۆر متحەمیسن حەزەکەن کە باشترین شت بۆ نەخۆشەکانیان تەطبیقکەن زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ ڕێنمایی و بۆ ئەو زانیاری وەردانە ئومێد دەکەین کە سیستمی تەندروستی ئێمەش باشتر و باشتر بێت